لە سنووری ئیداری گەرمیان تا ئێستا شوێنی تایبەت بە سوتاندن و لەناوبردنی پاشماوەی کەرەستە پزیشکیەکانی نۆڕینگە و مەڵبەندە تەندروستیەکان و نەخۆشخانەکان بوونی نییە. ئەماش دەبێتە سەرچاوەی بڵاوبوونەوەی چەندین پەتا و نەخۆشی مەترسیدار و زیان گەیاندن بە تەندروستی دانیشتوانی ناوچەکە. ئەفرەدانی ئەو پاشماوەی عیادەکان و نۆڕینگەکان و خەسەخانە تایبەتەکان لەسەر کۆڵان و لە شوێنە گشتیەکان مەترسێکی ئەجگار گەورەی تەندروستی دروست کردووە لەسەر خەڵک، چونکە دووبارە ئەو پەتایانێک کە لەوێ چارەسەرەکرێ دیسانەوە ئەیگەڕێنەوە ناو خەڵک و جارێکترێ بپشتەوە بەردەستی دکتۆرەکان و دکتۆرەکان زۆر بە کەمتەر خەمانە شتەکانیان فڕێدەنە ناو زبڵە ئاسایەکان و مناڵ و خەڵکی ئاسایش دەستی لێدە. و چارەسەرکردنی کێشەکەش تەنها مەحرەقەیەکی پێویستە کە کێشەکە ماوەتەوە کە ئەبێت تەندروستی گەرمیان مشوری لێ بخوات و هەڵبدا و مەحرەقەیە دروستکە بەوەی ئەو دەرمان و ئەو پەتایە دیسانەوە نەگەڕێتەوە ناو خەڵکە گەرەوە نەکاوە دووبارە وامان لێکا دیسانەوە کۆمەلگایەکی نەخۆش بین و بچینەوە بەردەستی دکتۆرەکان و بە بەردەوامی دکتۆرەکان دەستیان لە گیرفانی ئەم خەڵکەیە بێتەوە بە نەخۆشی لە ماڵەوە پاڵکەوین. ئێمە پێویستە بەرامبەر بە هەڵسەنگاندنی راپۆرتی ژینگەیی بڕەپارەیەک بدات. بەڕێوەبەری ژینگەی گەرمیان دەڵێت ئەو پرۆژەیە پێویستی بە چەند ڕێکارێک و دابینکردنی بڕاپارەیەکە بەپێی ڕێنماییەکانی دەستەی ژینگە، بەڵام تەندروستی گەرمیان ئامادە نەبووە تەنیا بڕی 3 ملیۆن دینار بۆ ئەو پرۆژەیە دابین بکات. زۆر بەداخەوە ئێمە لە ماوەکانی ڕابردوودا چەندی جار نووسراومان ئاراستەی بەڕێبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان کردووە بەمبەستی وەرگرتنی داتا و زانیاری لەسەر پاشماوە پزیشکەکان، بەڵام وەکو پێویست هاوکارمان نەبوون. لەگەڵەوەشدا دانانی مەحرەقە بەخۆی گرنگە و ئێمە لە نووسراوەکانیشمان جەختمان لەسەرەوە کردوێتەوە، بەڵام بۆ دانانی هەر یەکێک لەو پرۆژانەی کە لە سنووری گەرمیانە جێبەجێ کرێت پێویستە باجێکی ژینگەیی هەبێ بەرامبەر بە هەڵسەنگاندنی راپۆرتی ژینگەیی کە بڕی باجەکەیش بە وەسڵی دارایی 37 ئەلیف ئەبڕێ. بۆیە بابەتەکە لە ئێستاە ئەو نووسراوانەی کە ئاراستەمان کراوە پێداویستەکانی جێبەجێ نەکراوە، بۆیە ئێمەش ناتوانین ڕێکاری یاسایی بگرینە بەر. نەبوونی شوێنی لەناوبردنی پاشماوە پزیشکیەکان کە بە محرق ناو دەبرێت بۆتە هۆی ئەوەی زۆرینەی پاشماوە و کەرەستە پزیشکیەکانی نەخۆشخانە و نۆڕینگە تایبەتیەکانی سنوورەکە وەک هەر پاشماوە و خەشاشێکی تری ئاسایی مامەڵی لەگەڵدا بکرێت و لە نێو کوچە و کۆڵان و شوێنە گشتیەکاندا فڕێ بدرێت. لە ناونەبردنی ئەو پاشماوانە بە شێوەیەکی تەندروست و زانستی و بێزیان ژیانی گەرمیانیەکانی خستۆتە مەترسیەوە. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.